لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. إما داراني برز وخوشويست دوام لذاتي باكي پروردگار آرامي خوي بسدل ودرون ما نبباريني وطاعة وعبداتي كان من لقبولك. إما كاتك لخزمة سورة بچوكاني جزء عمدا أوستين يكيق لسورة كان أبينين خواهي قولتها أفرمي ومن شر حاسد إذا حسد. فنا بقرب خدا أي پیغمبری خواه صلى الله عليه وسلم لشر أو حاسداني كاتك حسادت بخلقي أبن. يكيق لديار دا زور ترسناك كان لناو كوملقا كان بريتيا لحسادت إنساني دل بيز إنساني دل نخوش حسادت بخلقي بره. إما وتصورنا كين لناو كوملقا تنها چند كسك هن حسود بنو حسادت بخلق برن. مسألة حسادت لهمو إنسانك هيا برزانو يكيك لدردكاني دلي إنسان دلي هن دجار نخوشك كومالة درد هن تايبه لناو دلي إنسانا يكي لدردكاني دلي إنسان بريتي لحسادت. پیغمبری خواه صلى الله عليه وسلم أفرمي الحسد يأكل الحسنات كما تأكل النار الحطب. شون آقر دار أخوات بين پیشاوی خود ئاگرێک را بەتەوە بەدار تۆ هەر زوو داریتی ئەەکەیت و ئەی خوات نامێنێ. ئەفەرمێ ئابە شێوازە حەسادەت کردەوە باشەکانی ئینسانی ئیماندار ئەفەوتێنێ حەسەناتەکانی لەدەست ئەدا ئەیسووتێنێ نایهێڵێتەوە. هەر جارێ لە هەر شوێنێک ئاگرت کردەوە بەدار ئەم فەرمایشتەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بێتەوە یادت کە حەسادەت ئەعمالی ئینسان هەر هەمووی کۆتا ئەکە هەمووی ئەسووتێنێ و تەفروتونە ئەکە و تێ ئەبا. دڵی ئینسانی مسلمان ئەبێت دڵێکی زۆر نەزیه و پاک بێ، نابێت دڵێکی بچووک بێ، نابێت دڵێکی حەسوود بێ، نابێت دڵێک بێت تەماع بکاتە بەرامبەرەکانی نعمەتەکانی خوا بەسەر بەرامبەرەکانەوە. حەسەد سەرچاوەیەکی زۆر خەتەرە بۆ هەرچی ئەخلاقی خراپە. یەکەمین گوناه کە کرا بریتی و لە حەسەد شەیطان حەسەدی بە ئادەم برد تووشی ئەم هەموو گرفتاریە هات و هەتا ڕۆژی قیامەت ئەمێنێتەوە لعنەتی خوا بەسەر سەریەوە. بەهۆی ئەم حەسەدەوە ئەویست شتێکی دەستکەوێ، ئەویست لە خوا نزیک بێتەوە، ئەویست بەس خۆی لە لای خوا مەقبوڵ بێ. بەڵام ئەم حەسەدەوە های لێ کرد کە دوور کەوتەوە لە خوا لعنەتی خوای بەرکەوت بیرکردنەوە هەست و هۆش و هیچ شتێکی نەما. بابەتی حەسەد زۆر خەتەرە عەزیزانم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێک لە مەجلیسێکا دانیشتە بوو فەرمووی ئێستا ئیماندارێک لێوە سەر دەرهێنێ لە ئەهلی بەهەشتە. گەنجێکی ئەنساری ناوی سەعد بوو لێوە سەری دەرهێنا وەکو لە ڕوایەتێک هاتووە کە ناوی سەعد بوو. ئەفەرمێ هات قەتەڕاتی ئەو بە ڕیشەوە ئەکەوتە خوارەوە دوورکان نوێژی کرد و ئەسحاب ئاگیان لەمە بوو. ڕۆژی دووهەمێن بە هەمان شێواز عینی نەفەر هات. ڕۆژی سێهەم عینی نەفەر هات. عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاس لاوێکی ژیکەڵە وریە بیری کردەوە ئەبێ ئەم گەنجە چی کردبێ ئاوا لەناو بەهەشتایە و ئەهلی بەهەشتە. شوێنی کەوت ئەڵێ پێوت وتی لەگەڵ ئەمرە باوکمە طبعاً عەمری کوڕی عاس یەکێکە لەو کەسانەی کە بە داهیەی عەرەب ناسراوە، حەکیمی زۆر گەورەی ناو عەرەب بەڵام تەبیعەتی زۆر تند بووە. ئەڵێ وتی لەگەڵ باوکمە کێشەیەکم بووە سوێنم خواردووە 3 ڕۆژ نەچمە ماڵی باوکم هاتوومەتە ماڵی یەکێک لە براکانم ئەگەر ئیزنم بدا. ئەڵێ فەرمووی ماڵی خۆتە. ئەڵێ 3 ڕۆژ لەگەڵ ئەم پیاوە مامەوە هیچم لێ نەبینی. شەوان هەڵ ئەسام شەو نوێژم ئەکرد ئەو خەوت بوو. نوێژی بەیانی من زوو هەڵ ئەسام ئەو درەنگ هەڵ ئەسام. بەڵام بینە لە شەوە خەبەری ئەبووە هەندێک ئەذکاری ئەخوێن ذیکری ئەخوێن بەس ئەوەندە و کۆتایی پێ هات. ئەڵێ زۆر سرم سوڕما پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەم شێوازە باسی ئەم پیاوە ئەکە و هیچ کردەوەیەکیشی نییە. ئەڵێ لە دوای 30 ڕۆژ کردەوەکانی زۆر بچوک بوون لە پێشچاوم کە کردبوونی هیچ عیبادەتێکی گەورەی تیان نەبوو، شتێکی ناوازەی تیان نەبوو کە خەڵک نەیبێ، بەڵکو لە خەڵک کەمتر بوو. ئەڵێ پێم وت ئەی برای خۆم
من جنگم لەگەڵ باوکمان نەبوو دەمەقاڵەشمان نەبووە تەنها ئەوەندەی ویستومە ئەم فەرمایشتەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە دوایە بڕۆم من نازانم تۆ چیت هەیە ئەمەی کە بینم شتێکی زۆر بچووک بوو ئەڵێ لە چاوی منە ئیستزغاری عیبادەتەکانیم کرد عیبادەتەکانی زۆر کەم بوو ئەڵێ وتی وەڵای هەر ئەمەیە کە بینیتە هیچ شتێکم نییە ئەڵێ تۆزە دوور کەوتمە بانگی کردمەوە وتی عەبدوڵڵا وەرە یەک شت هەیە بەخوا چۆنت بینیم هەموو کات ئەو هەم غير أني لا أجد على أحد من المسلمين في نفسي غشا ولا حسدا على خير أعطاه الله إياه يكشتم هيا هيج مسلمانك نية كخواي قورا نعمتك بي عطاك البي لدلي منا بهي شوازي خيانة غجنية حسدني أم دوشتا دليكي باك تصور أكم هي أما بي علي وتم الله بس أما يكواتوي خست بيشي أما أي سعد إما إيمان دار بيسمان بدليكي أوا باك دڵێک کە چاو نەبڕێتە شتی خەڵک مادەی خەڵک هیچ نییە دنیا زۆر بۆگەنە حەسەنی بەسری ئەفەرمێ دنیای خەڵک ئەو کەسێک کە تۆ حەسادەتی پێ بێ یا ئەم دنیای نیعمەتە بەسەریەوە ئەهلی بەهەشتە ئەم پیاوە گوناح دەگات تەماع بکەیتە ئەهلی بەهەشت یان ئەوەتە ئەم کەسە دۆزەخیە ئەم ماڵە نەقمەت و نەکبەتیە بەسەریەوە کە تۆ تەماعیتی ئەەکەی ئەڵێ جا تخوا عیب ناکەی کە تۆ تەماع ئەەکەیتە ئەهلی دۆزەخ ئێمە ئیماندار ئەبێ زۆر بە هوشیاری ئاگامان لێبێ جۆرەکانی حەسەد زۆرن لە دڵی ئینسانە جۆرێکمان هەیە زۆر خەتەرە ئەوەی حەسەد بە ئینسان بەرێ حەسکە ماڵ و نیعمەتی ئینسانەکە نەمێنێ با بۆ خۆی نەیە گرنگ نیە بەلایەوە نایە بۆ خۆی بێ بەس ئێوە لەو نەمێنێ لەو کەسە نەمێنێ ئەوە زۆر پیسترین جۆری حەسادەت ئەو جۆرەیە وەکو ئیمامی غەزالی باسیەکە دووهەمینیان ئەوەیە کە حەزەکە نیعمەتی ئەو کەسە لا بچێ و نیعمەتەکەی بەرەو لای خۆی بێ سێهەمینیان حەز ناکە حەز ئەکە نیعمەتەکە ئەو لاچێ بەس حەز ناکە خودی ئەو شتە بۆ ئەم بێ حەزەکە هاوێنە ئەوش بۆ ئەم بێ چوارەمین دانیان ئەوەیە کە ئیشتیها ئەکات کە هەمان ئەو شتەی ئەو بۆ ئەم بێت بەڵام حەز ناکە قەت نیعمەتەکە لەسەر ئەو لاچێ ئەگەر هاتوو نیعمەتەکە بەسەر ئەوە مایەوە ئەمیش نەی بۆ حەزەکە هی ئەم بێ هی ئەو نەبێ ئەم جۆرە هەر حەسادەتە خراپە بەڵام ئەهوەنترینیانە بەڵام ئەگەر هاتوو زانی لەسەر ئەو لا ئەچێ بۆ ئەم نایە حەز ناکە لەسەر ئەو لاچ ئەوە نزمترین پلێ حەسوودە لەسەر زەویە کە حەسادەت بە ئینسانەکان ئەبا هۆکار چێ بۆ ئینسان حەسادەت بە یەکتری ئەبا گەورەترین هۆکار بریتە لە دوژمنایەتێکی ناخی ئینسان بۆ یەکتری ئینسان هەندێک جار کە ڕقی لە کەسێک ئەبێ حەسادەتیشی پێ ئەبا بەتایبەتی ئەمە لە بینی خزم و کەس ئەهلی یعنی هەموو کەس حەسادەت بە یەکتر نابا بنمونە مەسەلەن ئەهلی ئاسنگەرەکان پێکەوە سەرتاشەکان پێکەوە دارتاشەکان پێکەوە زاناکان پێکەوە مەلیکەکان پێکەوە کەسێکی فەقیری گەدا قەت هیچ ڕۆژێک لە ڕۆژان نەبوو پاشایەک حەسادەت بەرێ حەسادەتی پێ نابا لە نەزەریشیان نیە لە فکر و بیرکردنەوەشیان نییە بەڵکو ئەهلی ئەقران ئەوانەی کە ئیشیان لەگەڵ یەکترایە هەمیشە ئەوانە حەسادەت بە یەکتری ئەبن زۆر کات ئەوەش لە دوژمنایەتێکەوە دەست پێەکە ئەخۆیەکیان قسەیەکی هەڵی بەرامبەر بە یەکێکیان کردووە ئەخۆیەکیان ڕەفتارێکی نواندووە یەکێکیان لەوە ئەچێ لە ڕسقی کەسێکی زیاتر مەسەن کەسێک هاتۆ مشتری ئەو بووە ئەمی تر بردوێتی بۆ خۆی حەسادەت لە دڵا دروستە بێ ئیتر حەسوودی بۆ کەسە ئەبا حەز ناکە خاوەنی نەعمەتەکان بێ بۆیە یەکەمین سەرچاوە هۆکار بریتە لەوەی کە ئینسان دژمنایەتی لەگەڵ بەرامبەرەکەیە هەبێ دووهەمین هەر کیبر و خۆبەزلزانی و تەسەور نەکەی باشە چۆن ئەبێ فڵان کەس ئەو نعمەتی هەبێ من نەمبێ خۆ بەزلزانین خۆ بەشت زانین ئەبێتە سەبەبی حەسادەت هەندێک جار لەبەر ڕیاسەتە زۆرینەی بانخوازەکان زاناکان ئەهلی خەیر تووشی حەسادەت ئەبن بەهۆی حوبی ڕیاسەتەوە بەبێ ئەوەی بە خۆیان بزانن ئەسەوە تەسەورکەن مەسەلەن ئێمە موسڵمان ئەمڕۆ زۆر کات حەسادەت لە بینمانە هەیە بە هەز بە خۆشمان نەکەین سێرەکەی ماوەسایەکی ئاینی لەگەڵ ماوەسایەکی ئاینی مەسئولی حیزبێکی ئیسلامی لەگەڵ حیزبێکی ئیسلامی ترە گەنجێکی موسڵمان لەگەڵ گەنجێکی ترە بانخوازێکی زۆر چاک سێرەکەی باسی بانخوازەکەی ترەکە ئەوە حەسادەت کە ڕقی لێبێتەوە هۆکارەکەی حەسادەتە لە ئەسڵەوە لە دڵی حەسادەت هەیە یا حوبی ڕیاسەت هەیە حەز ناکە ئەو خەڵکی زۆرتر بە دەورەوە بێ شەیطان زۆر زاڵمە لەمانە ئەبێ ئینسان تەفتیشێکی باشی خۆی بکە جاری وا هەیە قورئانی باشتر ئەزانی باشە حەسادەت ئاوات لێ ئەگا کە ڕقە لە بەرامبەرەکەت ئەبێت شتێک لە دڵتا هەیە بەخوا هەندێک جار حەچی غەیبەت لەسەر زەویە ئەکرێ بڕێکی زۆری ئەگەڕێتەوە بۆ حەسادەتی ئینسان
أفرمي هيج غيبت كارك نية حسود نبي كغيبة إنسانك لبر حسادت أيك إلا لنعمتك أو لو زياتر بينا خوش لباسي كتير باسي أكا هندێکی شی ئەم بابەتانە هیچی نییە هیچ مشکلەیەکی نییە هەر خۆی نەفسی پیسە هەر خۆی حەسوودە ئەوە پیسترینی جۆریانە کە لە خزمەتانە باسیم کرد ئێمە پێویستمان بە چارەسەر هەیە چارەسەر ئەوە زانیمان کە حەسادت بەو شێوازەیە و ئەوە باسمان کرد ئەوە سەبەب هۆکارەکانمان باس کرد بەچی چارەسەری حەسادت بکەین ئەوە من حەسادت لە منە هەیە چۆن چارەسەری کەم دووشت هەیە ئەبێ ئینسانی مسلمان بە عیلم زانست لەگەڵ عەمەل و کردەوە ئەبەم دووشتە علمەکە بزانین چییە یەکەم ئەبێ هەموو مسلمانێک کە ویستی حەسادت بەرێ ئەم کەلیمەیە بێنێتە پێش چاوی خۆی کە تۆ حەسادت بە کەسێک ئەبێ هیچ سوودێ بە تۆ ناگەیەنێ قەت نەبووە کەسی حەسود مڵکەکەی ئەو کەسە بێ بۆ ئەم ئەخر حەسود چۆنە ئەمە حەسادتمان هەیە لەگەڵ ئێرەیی با بڵێم کە لە زمانی کوردیا کراوە بە ئێرەیی لەگەڵ وشەی غیبتە غیبتە جیاوازە حەزەکەی مەسەن فڵان کەس نیعمەتێکی تۆش هەت بێ وەکو ئەوە ناکاتە حەسادت لە کوردیە بەچی معنای لێک دراوەتەوە حەسادت معنای لێک دراوە بە ئێرەیی یعنی نیعمەتەکەی ئەو بێ بۆ ئێرە کە قەت نایە بۆیە ئینسان ئەگەر علمی هەبێ زانستی هەیە بۆی کە قەت ئەم نیعمەتەی کەسێکی تر بەهۆی حەسادەتەوە بۆ ئەم نایە ئەگەر نیعمەتەکان بەهۆی حەسادەتەوە نەقڵ بوو نایە کەس هیچی نە ئەمە بۆیە ئەفەرمێ ئیمامی غەزالی ئەفەرمێ زۆر ئاگات لەم خاڵە بێ هەمیشە ئەم زانستە لە دڵ تاپچەسپێنە کە بەهۆی حەسادەتەوە هیچی دەست ناکەوێت بەس خەسارەتمەندی و گوناهە دەسەکەوێت ئەگەر نا بەهۆی حەسادەتەوە یەک شتی کەسێ بۆ کەسێ نەقڵ ناب ممکنە زەرر لە براکەت بدەیت و گوناهبار بی لەسەری ممکنە زەوالی نیعمەتەکەت لەسەر براکەت ببێ بەڵام نیعمەتەکە قەت بۆ تۆ نایە بۆیە ئینسانی ئیماندار ئەبێ ئاگای لە دڵی بێ هەمیشە ئەم علمە لە ناخیا بێ اینجا دووهەم ئەبێ ئاگای لێ بێ کەسی حەسود هەمیشە غەمبارە چاوی شۆڕە سەری نیعمەتی ئەمەکە نیعمەتی ئەوەکە کە نیعمەتەکە بۆ ئەم لای ئەم نایە هەمیشە دڵی تەنگە غەمبارە سێهەمین دانە ئەبێ ئاگای لێ بێ بە هیچ شێوازێ کەسی حەسود نابێتە گەورە ئێمە لە هەندێک لە سیارەکان وسراوە الحەسود لا یەسود زۆرمان وا لێکێنەوەڵێن یعنی حەسود سوودی نییە وانە بس أو مسألة وهانية يعني الحسود لا يسود نابت السيد أو السادة وهاتوا السادة يسود يعني الحسود لا يسود يان علي وأخوان يا علي الحسود لا يسود يا وأخوان الحسود لا يسود حسود ناكرة السيد وقوري خلق قد ناكرة قوري خلق ناتواني بكات قوري خوي يان هر حسود خوي بو خوي نابت السيد وقوري هميشه بچوكا أأمان لروي زانستو أقر إنسان لضليا بچسبه هەمیشە سیر کە حەسادەتی بر هەسکە بە بچووکی خۆی کە مسلمانێک تۆ ئێرەی پێ ئەبەی هەسکە تۆ بچووکی بەرامبەری غەمبار ئەبی اینجا هیچ سوودێ بە تۆ ناگەێنێ وەڵاهی غەمباری لە مەسەلەی حەسوودیە ئەڵێ دوو کەس شەڕیان بوو یەکێکیان زۆر ڕەخی لەوی تریان بوو ئەڵێ تیرروکەوانێکی باشی پێ بوو ئەڵێ تیرروکەوانەکەی بە هەموو قەوەتی خۆی ئەوە کرد کە بیداودە بەرامبەری ئەڵێ تیرەکە لە دەستی تر دەرچوو چوو بە چاوی خۆیان ئەڵە چاوی کوێر بوو ئەوش لە بەرامبەریەوە وەستا بوو ئەڵە زۆر ڕخی زیاتر هەستا بەخۆ بەدەستی چەپیش تێ ئەگرم ئەڵە بەدەستی چەپیش تێگەر یا لە چاوی دووهەمی ئەڵە چاوی دووهەمیشی کوێر کرد ئەڵە زۆر هیلای بوو وتی شەر بێ بە کوێریش بێ هەر تێگرم ئەو نێ ڕق لێ بوو ئەڵێ ئەم جارە کێشای بەسەری خۆیە ئەڵێ لە بەرامبەرەوە دژمنەکە هیچی لێ نەهات بوو هەمووی بۆ سەر خۆی گەڕایەوە حەسادەتیش ئاوایە هەموو ئینسان بۆ خۆی ئەگەڕێتەوە ئینسانی مسلمان بێ دڵی زۆر نەزیی بێ زۆر پاک بێ لە ڕۆی علمەوە ئاگای لەمە بێ لە ڕۆی عەمەلەوە هەمیشە بزانە بگەڕێ کە حەسادەتە بە کەسێ برد خەلەلێک هەیە لە نیعمەتێکە لە تۆ بەرزترە ڕقە لێتی لەسەر مەسئلەیە بڕۆ بزانە چییە هۆکارەکە ئەو هۆکارانەی کە باسم کرد بیدۆزەرەوە عەکسەکەی باسکە لە ناو خەڵکە بنمونە سێرەکەی ڕقە لێتی دڵە پڕکە لە خۆشەویستی بۆ ئەو مسلمانە ئەو ئیماندارێکە وەکو تۆ نە مەسەلەی ڕق نییە ڕقت لێی نییە سێرەکەی کێشەیەک لە بینتانە ڕووی داوە ئەمە بۆتە هۆکاری ئەوە هەوڵ بدە گەردنی ئازاکە دوعای خێری بۆ بکە هەوڵ بدە خۆشەویستی دوعای خێر ثەنا باسکردنی لە ناو خەڵکە اینجا هەمیشە زمانی کەسی مسلمان ماشاء الله بەسەرەوە کە نیعمەتی ئەبینێ ماشاء الله تەبارەکە الله خۆی گیان سوپاس بۆ تۆ ئەم نیعمەتە داوە بەم برایەم
دوو خاڵ ئەمێ لە خزمەتتانە باسکەم و کۆتایی بە محازەرەکە ئێنم خاڵێکیان برایانم ئینسانی مسلمان دڵی زۆر عەجایبە دڵی بچووک نییە سیارێکی جوانی کەسێکی بینی تەماعی تێ ناکە بەڵکو دوعاکە خۆی بۆ خاتی گەوری خۆی بۆی زیادکە بەرەکەتی خۆی بەسەریا ببارن مناڵی کەسێکی بینی ساڵح و چاک خۆی گیان مناڵەکانی ساڵحتر کە چاکتریان کە بینی کەسێک باخچەیەکی زۆر جوانی هەیە خۆی گیان بەرەکەت بەسەر ئەم باخچەیە ببارن بەخوا کەسی مسلمان ناچێ بەلای باخەکە ئیلا دوعای خێری بۆ ئەکە ناچێ بەلای مەڕ و ماڵاتە دوعای خێری بۆ ئەکە دوعای بەرەکەت بەسەریانە ئەکات ناچێ بەلای سیارەی کەسێکە معمەل و شەریکەی کەسێکە کاری کەسێکە ئیلا دوعای خێری بۆ ئەکە ئەمە دڵی ئینسانی مسلمان دڵی بچووک نییە چاوی تەماعی بچووک نییە ئەوە صفەتی ئەهلی دین نییە ئەهلی دین صفەتێکی دڵێکی فراوانیان هەیە هەمیشە حەز ئەکەن هەموو خەڵکی هیچیان ئێمە ئومەتی ئیثارین ئیثار ئومەتی ئیثار کامانن ئەوانن ئەگەر خۆیان نان بێ بیخۆن حەزەکەن خەڵک بیخوا چێژ وەرئەگرن لە خواردنی خەڵک چێژ وەرئەگرن لەوەی کە خەڵک تێرە با خۆی برسی بێ نەدار بێ نەبوو بێ چێژ وەرئەگرێ لەوەی کەوا بەرامبەرەکانی هەیەنە الحەمدولله کۆتا خاڵ لە خزمەتتانە ئێمە چۆن پارێزراو بین لە چاوی پیس ئێمە زۆر کار لە وڵاتی خۆمانە خەڵک زۆر لە جنۆکە ئەترسێ بڕواکەن چاوی پیس خراپترە لە جنۆک یعنی زۆر کەس ئەبینم بەتایەتی ئەوانەی کە عیلاجی نەخۆشەکەن ئەو حاڵەتیان لێ تێکەچێ بڕواکەن ئەو کەسێک کە چاوی بەرئەکەوێ قورئانی بەسەرا بخوێنە ڕێک لاشەیەکەوێتە لەرزە و ئەزان هەر کەسێک لاشەی جوڵا ئیلا مەسائیلی جنە هەندێکی زۆری هیچ مەسائیلی جن نییە تەنها مەسائیلی حەسەد و چاوە کە بە ڕوقەیەی شەرعی چارەسەری ئەبێ ئێمە چی بکەین پارێزراوە بین بەڕاستی دوعای زۆر ئینسان دوعا بکە خۆی بمپارێزە لە چاوی پیس لە نەفەسی پیس و ذکری زۆر بخوێنێ و پشتی بەخوا زۆر قایم بێ بەخوا ئەو کەسەی پشتی زۆر بەخوا قایم بێ قەت چاوی پیس تەئسیر لێ ناکە أخير كلمة لخزمتنا سوري قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس زور أمدو سورة قورا بيانيان سيجر إيواران سيجر بخوان هر يكيان لقل سورة قل هو الله أبيت السببي أو إنسان لتاوي بيس بارز رابي خوار بخاتي قوري خوت داوال لي أكن بناوي جوانت بصفتي برزد باسم عظمت لتاوي بيس بمان بارزا خواهي كان لدلي بيس بمان بارزا يا ربي خويا داوال لي أكين بناوي جوانت بصفتي برزد باسم عظمت بناما بدل لحسادت خويا بناما بدل لحسادت خويا بناما بدل لحسادت يا ربي خويا داوال لي أكين بناوي جوانت بصفتي برزد باسم عظمت لقناها كان من ربورة لقناهي أمجم أو طاوي مسلمان ربورة يا ربي خويا جان طاعتك كان من لقبولك ذكر أوراد وروجو كان من لقبولك شونيج وتراويح كان من لقبولك زندو كرنوي شواني قدر من لقبولك اعتكاف ودعاء كان من لقبولك ختم كان قرآن من لقبولك يا أكرم الأكرمين يا ربي خويا لقناه هدايك وباك من مبورة لقناه خزمك سكال من مبورة لقناه رفيقها وركان من مبورة لقناه خيزان وهاوسر من مبورة يا ربي خويا لقناه من لكان من مبورة لمنالي ذريات من مبورة يا ربي پروردگارا داود لي أكين بناوي جوانت وصفتي برزت باسم عظمت خويا جان بزي خود بسر من نببارنا أو لاواني پروردگارا كخاوني خزان وهاوسرنين أو أفرتاني نشون تمالي خوان خواه بحياة وحرمته بيان خير مالي خوان يا ربي پروردگار داوال لي أكين بناوي جوانت وصفتي برزق باسم عظمت يا ربي خواه هركس من قرفتي كي أبوي شار سرك أوي بحال مال مالدارك أوي بمنال من ألي بعطاك أوي بمنال من ألكاني صالحك يا ربي پروردگار داوال لي أكين بناوي جوانت وصفتي برزق باسم عظمت لقناهي دايك باك من ببورة خواه لقناهي مردوكان من ببورة يا أكرم الأكرمين خواه داوال لي أكين لقناهي مردوكان من ببورة أوان استمحتاج دعائك إيمن خواه لقناها كان من ببورة خواه أو إيمان داراني كزني دعاء خيريان بوبكا إما اللي رو دسمان برسكوتو هانا بوتو إينين خواه اللي أنخوش بعذاب قبر لسريان كم كروا يا رب العالمين خواه چون لم رمضان عذاب قبر لسلا بدون هتا لسريان لا ببا يا ربي خواه جان بحرمتي أمر رجا مباركة لقناها كان من مبورة طاعة كان من قبولك يا أكرم الأكرمين ذكر أوراد كان من قبولك يا الله خواه جان داود لي أكين سباده هيش كاتي لا يتوزع نابي خواه جان نفسي خومان خيزان من منال من
خزم و کەسوکارمان دایک و باوکمان ڕەفیق و هاوڵ و دۆستانمان دراوسێکانمان هەمووی سپاردە ئەکەین بە تۆ یا ئەکرەم الئەکرەمین خوایە ئیمانمان سپاردە ئەکەین بە تۆ لەش ساغیمان سپاردە ئەکەین بە تۆ یا ڕەبی خوایە بەرەکەتمان سپاردە ئەکەین بە تۆ نعمەتەکان کە پێت بەخشیون سپاردەیان ئەکەین بە تۆ تاعەتەکانمان سپاردە ئەکەین بە تۆ خوایە بۆ خاتی گەورەی خۆت لەمان قبولکە خوای بۆ خاطری گەورەی خۆت لەمان قبولکە خوایە بۆ خاطری گەورەی خۆت لەمان قبولکە یا ڕەبی خوای گیان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە بگەینە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تاک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان تاک ناومان لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بێنە بمان گێڕە لەو عەبدانەی کە رسول الله صلی الله عليه وسلم فخریان پێوەکە آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم